هاوڕێ کوردی چالاکبوونێکی باژێرە هەولێرە ئەو دەبێژیتن ji ber rexnegirinê li Gendaliyê hereşa li wî hatiye kirin û di evan rojên derbasbûyî jî de çend nameyek bû hatîne ku têda gotiye eger bêdeng nebî dê jiyana te kevîte di metirsiyê de û gev jî lêkirîne. û li sala 2016 bi egerê xwepêşandaneke medeniyane digel sê hevalên xwe hate desteserkirin û paşî hate azadkirin û li 15 îlûna ew salê ji lê çar kesên niyaz ve di trombêleka camreş û bê hejmare bi pişta demanca û hindek alavên asênî hate birîndarkirin. Sen de salatdaran boyu rêgirî bikin, zexit li ser çalakwan bikin, dencî azadîkî bikin, komelek rêgiriyan dana her qotan agedar bûn bi duadaçûn tam kiriye. Rêro cegê destxoşiyê bû enartî دوور لە مجاملە بەڕاستی هەمیشە بەدەنگ دەنجی ئازادیەوە بووە بینیمان لە چواری سێ کە ژمارەیەک چالاکوان و کەساتی هەوڵمان دەگرتبوونەوەک دژی کورتکوژی بکەین بەڵام دەسەڵاتدارانی باشووری کوردستان لە بڕێوی دەستخۆشی لە ئێمە بکەن پێمان ڕادەگەێنن ئێمە چەکمان هەیە بۆچی ئێوە داوای ئەوە دەکەن شەڕ نەکرێتن دەبێ ئەوە بڵێن شەڕ بکرێت ئەو کات دەستگیر ناکرێن. لە باژێرە هەولێرە بە ئامادەبوونا چالاکوان و ڕۆژنامەوان و پارێزەرێن خۆبەخش گروپێکی پارێزەرên xwebexş û kurbendê civakî hate damezrandin û mebez jê parastina mafê azadiya raderbirîn û çalakvan û rojnamevanan e. بەهۆی ئەوەی حاڵەتەکانی توندوتیژی و پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ و سات لە دوای سات بەرەو زیاد بوونە ئێمە ئەمڕۆ وەکو کۆمەڵێک لە پارێزەران و چالاکوانانی کۆمەڵگای مەدەنی و بڵێ ڕێکخراوی ئازادی و دیموکراسی کۆمەڵێک ڕێکخراوی تر دانیشتنێکمان سازدا گفتوگۆی چەند خاڵێکمان کرد لەوانە گفتگۆی ئەومان کرد کە کۆڕبەندی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان دروست بکەین. کاری داهاتووی ئەم کۆڕبەندە بریتیە لە دروستکردنی هەندێک گروپ هەندێک خەڵکانی دیکە لە شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک واروەها هەڵەبجەش وا بیرەکەینەوە ئەوان لێ فۆکەس گروپ دەکەن مانگانە ئێمە پاڵپشتیان دەکەین لەسەر ڕەوشی ئازادی بیرۆڕا بە شێوەیەکی ئاشتیانە و هەنگاوی یاساییانە بۆ ئیما تەفعیلکردنی قانونێک یان سەردانی جیهاتی معنی ئەگەر پێویست بکە کەمپینێکی تر بە نمونە ئێستا ئێمە کەمپینی کۆکردنەوەی واژوومان ڕاگەیاندووە کە دەبێت لە مانجێکا 4000 واژوو کۆ بکرێتەوە. Li gor amarên rêxrawên medenî di demên derbasbûyî de gelek tundutîjî li beramber çalakvanên medenî hatiye encamdan û rewşa azadiya raderbirînê jî di rewşeka xirab da ye û kurbendê civakî jî ji li Êketiya Ewropa ve dihête serperiştîkirin. Eyas Abdullah, NRT, Hewlêr.